بەشی هەرە زۆری لە سایەی خەبات و تێکۆشانی پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. خوێنی گەشتی شەهیدەکانتان داری ئەم ئازادی بۆ ئاوداوین و بەبەرهەمی هێناوە کە ئێستا لێ دەچێژین. سەروەری پێشمەرگە ئەوەندە گەورەیە کە کەس ناتوانێت ئینکاری بکات. دەمەوێت شتێکتان بۆ بژێڕمەوە لە کۆبوونەوەیەکی مەجلیسی حکمی عێراقیدا باس هاتە سەر ئەوەی کە پێشمەرگە چۆن وەربگیرێت. یەکێک باسی ئەوەی کرد کە پێشمەرگەش وەکو میلیشیەکانی تر ئەبێ مامڕێ لەگەڵ بکرێت. شادی بخوا دەدەم دکتۆر ئەحمەد چەلەبی لە پێش ئێمە هەڵیدایە گوتی ئێرە دیارە خۆتان لێ گۆڕاوە، ئێوە کە لەسەر ئەم مێزە دانیشتون ئێستا ئەندامی مەجلیسی حکمن بەسای پێشمەرگەیە. پێشمەرگە بوو خەباتێکی دوور درێژی کرد، حکوومەتی عێراقی لاواز کرد، گەندەڵ کرد، ناوچەیەکی گەورەی ڕزگار کرد، لەو ناوچەیە مەعارەزەی عێراقی جێی بۆەوە، خەباتی ترجە پێداوە. ئەم خەباتەی پێشمەرگە و سەرکەوتنانەی ئەمریکاشی تەشجیع کرد هاندا کە بێ عێراق ڕزگار کا لە دیکتاتۆریەت. بۆیە نابێت پێشمەرگە بەو چاوە تەماشا بکرێت کە باستان کرد بەڵکو دەبێت بە چاوی هێزێکی ڕزگارکەری پارێزەری نیشتمان ڕەچاو بکرێت.